سڵاتان لێبێ بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ هاتووم یەکێک لەو پێشانگایانەی کە تایبەتە بە هەلی کار بۆ گەنجان چەند کە هەلی کارێکی تیادادانراوە گەنجانیش دێن لێرە لەگەڵ ئەو کۆمپانیانە قسە دەکەن و سیڤی خۆیان پێشکەش دەکەن دەمەوێت لەگەڵ ئەو گەنجانە باسی هەلی کار بکەم بزانم نەبوونی هەلی کار تا چەند زیان لە گەنجی وڵاتەکەمانەدا ئەو کێش و گرفتانی کە دێنە پێش بۆ گەنجان لە بێکاریا چین یاخود ئێستا دەبینین زۆرێک لە کۆمپانیا و کارگەکان بەشێکی زۆر لە کرێکارەکانیان کرێکاری بیانین ئەمانە و ئەو زیانانەی کە لەسەر گەنجی خۆمان دەرەکەوێت لە بێکاریا چین حکومەت چۆن نتوانێت یارمەتی ئەو کۆمپانیانە بدا یان چۆن نتوانێت دەرفەتی هەلی کار بڕەخسێنێ کە بتوانن گەنجەکانمان لە وڵاتی خۆمان نیشێکی باشیان دەستکەوێت و بیر لەوە نەکەنەوە وڵات جێبێڵێ لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ گەنجانەکەم لەسەر کار لەسەر هەلی کار و بێکاری ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرموو. سڵاو لێ بماوە ناوی بەڕێستان ناوم بەشدار زایدە باشە چ بەشێکە تاوا علوم کۆمپیوتەرم تاوا کردووە وەکو پسپۆڕەکان لە چ پسپۆڕێک زمانەکان چی ئەزان زمانەکان ئینگلیسی باشم کەمێک فارسیش ئەزانم ئەمڕۆ هاتووم بۆ پێشاگای هەلیکارە کە زیاتر پسپۆڕەکەی منیتایە بۆ ئومێدە ئینشاءالله ئیشێکی باشمان دەستکەوێت لە پسپۆڕی خۆمانە نەبوونی کار تا چەند زیان لە گەنجی وڵاتەکەمانەدا نەبوونی کار گەورەترین زیان لە گەنجی کوردستانەدا چونکە لێرە ئێمە وڵاتێکین ژێرخانێکی زۆر فراوان و گەورەمانەیە ئەتوانین چەندین هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێنین بەڵام بەداخەوە حکوومەت ئەم لایانەی نەخۆستۆتەوە ئەتوانین بڵێن کەمترین هەلی کار ڕەخساوە بەتایبەت بۆ شاری سلێمانی کە لە زۆر پرۆژە پەک خراوە پێویستە حکوومەت گرنگێکی زیاتری پێبات چونکە گەنجەکانی ئێرە بەشێکی زۆری ینی ئامادەی کارکردنن بەڵام بەشێکی زۆریان ئەو دەرفەتەیان بۆ ناڕەخسێنرێ لەلایەن حکوومەتەوە ئەوەشی هەیە زیاتر کردی ئەهلی و تایبەتە. سڵاو دەبێ بەڕێجە ناوی بەڕێستان باهۆز کاک باوەس چی تەواو کردووە و پسپۆڕەکانت چی من تەلەبەی جامیە ئەمریکی بووم تازە گراجوێتم کردووە لە بەشی بزنس و سێ زمان قسە ئاکەم کوردی تەمان زمانی دایک زایدەن ئینگلیزی کە بۆی جامیەوە فێر بووم پاشان عەرەبی لەسەر دۆزینەوەی کار ینی بەڕای جەنابەت چۆن ئەتوانی هەلی کار بۆ گەنجەکانی وڵاتی خۆمان زیاد پێش هەموو شتێ دۆزینەوەی هەلی کار و ئۆفەرکردنی هەلی کار ئەمە پرۆسێکی درێژخایەنە پێویستی بەوەیە حکومەت کارێک بۆ حکومەت کارێک بکە کە دەستی کار بێنێتە وڵاتەکە بۆ نمونە چەندین جۆر کارگەمان موادمانەیە کە لە وڵاتانەوێت بۆ نمونە شەریکەی توێتە مواد کۆمەڵی سیاری زۆر نێرێتە کوردستان و بە عێراق گشتی ئەگەر بتوانین حکومەت جملەی یاسایەکیان لەسەر فەرزکا کە بەشێکیان بەشێک لە دەستی کاریان بێنە وڵاتە کۆمەڵی زۆر لە هەری کار ڕەخسەی بۆ گەنجان بە هەمان شێوە بۆ نمونە شەریکەکانی کە لەم حاڵت بۆ زانهاتنی کەسی بیانی بۆ کارێکی تایبەتە لەم کاتێ ڕێژەیەکی زۆر لە کەسی بیانی کە بە ڕێژەیە پارەی کەم ئیشەکەن هەلی کاری کەم کردوتەوە تا چەند زیانی لە گەنجی خۆمانداوە کە بێکار بمێنێتەوە ئەو کرێکارە بیانیان بە دڵنیاییەوە زیانی هەیە لە کاتێکا حکومەت پلانی نەبێ بۆی ئەتوانن هەلی کار بڕەخسێن بۆ گەنجی بیانیش لە کاتێکا گەنجی خۆمان توانێت هەیە ئیشی خۆی بەردەوام کار نەک لە کاتێکا ئەوان کە بڕێ پارە وەرەگرن بۆ وڵاتی خۆیان لەوانەیە پێی بژین و لیان زیابێ کاتی ئەم پارەی کە بۆ ئێمە ڕەخسێ هەر بکەیەن بەوان بەشی ئێمە ناکات یا بەشی کۆمەڵی گەنج ناکات بەردەوامبوونی ئەوان بەم ڕێژەیە بەردەوام بن مەزگورمی خۆمان سەرکەین وڵاتەکانی کە بڕین بەرەو جنوبیا بڕین بەرەو ئەوروپا و هەندەران لێرە بە دوای کارا بەڵێ کاگەژین جەنابەت وەکو گەنجێک کە زانکۆ تاوا کردووە پێت وایە چۆن هەلی کار ئەتوانێت زیاد بکرێت لە وڵات چۆن هەلی کار زیاد بکرێ بە دڵنیاییەوە لە کەرتی تایبەتە چکە بۆ کەرتی حکومی خۆتزانی وەزاگە زۆر لەبار نییە چکە خەڵکێکی زۆرمان هەیە و بندی وارنین و ئەم بابەتانە تاوانە ڕێکە خرێتەوە حکومیە بێ خرێتەوە لا بەس بۆ کەرتی تایبەت ئەبێژ لەسەر کەرتی تایبەت بکرێت چکە کەرتی تایبەت زیاتر بەرەو ڕووی بۆ نمونە بەرژەوەندی خۆی ڕوا بەرەو ڕووی هێنانی کارمەندی باشە ڕوا مارکێتەکەی ئەوان لەوەیە باشترین کارمەتیانە بێ باشترین پارەیان پێ بن بۆی کە یارمەتی دەریان بن ئیشی باشیان بۆ بکەن کۆمپانیان گەورەترە بێ خەڵکی زیادی شۆن تاعینکەن بۆ بینی ئێستا بەشێک لەو
شوێن ئالیانەی کە جەنابەت باست کرد کرێکاری بیانیان هەیە ڕۆژ بە ڕۆژ کرێکاری بیانیشیان زیاد دەکات ئەمە تا چەند کێشە و گرفت بۆ گەنجی خۆمان دروستەکە کە لەگەڵ هاتنی کرێکاری بیانی هەلی کاری گەنجی خۆمان کەمە بە دڵنیاییەوە هاتنی هەلیکاری بیانی بۆ وڵاتە کاریگەری خۆی هەیە لەسەری بەڵام ئەوێ پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەمانەیەن چونکە ئەمانە کەیەن ڕازین زۆر ئیش بکەن ئەمە یەک دوو بە هەموو پارەیەگەیکەن سێ زۆر ڕازین بەو پارەیکە وەریەگرن بەو ئیشەی کەیکەن بەس کوردەکەی خۆمان زۆر ڕازی نییە ئێستا هەر خۆم شخصی یەک دوو بۆ شوێن ڕۆشتم کە سیڤەکەم تەقدیم کرد لەبەرەوەی ئەکسپیرینسەکەم هەبوو یەکەم قسەی ئەوە بوو بێەوە هیچ پرسیارێکم لێگا بە 500,000 شەکەی وتم نا ئەو نمونەی خۆم کە ئەو خەڵەتەکە لەسەر خۆمە بەڵام لە هەمان کاتیشا کە بیری لێکەیتەوە 500,000 بۆ ئەم وڵاتەکەمە بەس بۆ کەسی چۆکو ئەو کە خۆی بە ئاسێکی دەرامەتی کەمەوە ڕاهاتووە 500,000 بۆ ئەو زۆرە بەتابی بۆ وڵاتەکەی خۆی کە دراوەکەی لە ئێمە کەمترە. زۆر سپاس. ناوی بەڕێستان؟ هاوکار. کاک هاوکار چی تاوا کردووە؟ من خۆم خەریجی کیمیام بە کالۆرسمێنە زانستی کیمیا ساڵی 2021 تاوام کردووە. وە خۆم سواز بەخوا ئیشم دەست کەوتووە ئێستا کاربەندی بەشی کوالیتیم لە کۆمپانیای پایانێر بۆ پیشسازی دەرمان بەڵام و گاشکرایە ڕوونە بە حکمی و دۆخی ئابووری کە کەوتوە سەر کوردستان گەنجان زۆرنی بێکارن ئیمڕۆژ کە ئەم دوو ڕۆژە ئەم فستیڤاڵیان ڕێخستووە کارێکی زۆر چاکە ئانی گەنجانە دەم بۆی بێنەرە سیڤەکانیان دابنێن باشکە میشاڵایەتە ئەو شوێنی کە ئاینێ وەرگری لێ کاک هاوکار حکومەت چۆن دەتوانێت هەلی کار زیاد بکا بە جۆرێ گەنجەکانی خۆمان کاریان دەست بەڵێ وڵی حکومەت وەک ئاشکرا زانین کە تووشێکی قەیرانی دارێکی سەخت بووە وەک ئیشە حکومیەکان شتێکی وا نییە بەڵام ئەتوانن دەرفەت بۆ گەنجان بەرسێنن بە فیسیڤاڵە و هاوشێوەکانی هانی گەنجانە بۆ ئیسیڤەکانە تەقدیگەن بۆ کۆمپانیاکان بۆ شخصی خۆشە مامەژگاری گەنجانەکەم ڕاستە تۆزە لەوێ ناخۆش بێت تۆ بە حکومی زانکۆیان پەیمانگاشە تاواکەی شەرت نییە ڕاستەخۆ لە ئێختیسازی خۆتە دەست بکەیت ئەڵێم هەر ئیشە هەبوو بیکەنە سەرەتاوە تا ئیشاڵا وردە وردە بەرەو پێشە چیت دواتە ئەو ئیشەتەوەی کە خۆت ئیشتیان ناوی بەڕێستان؟ ڕێژوان هێمن کاک ڕێژوان چی تاوا کردووە؟ بەشی کارە بە لە پەیمانگای تەرگری دەربەنی خان کاک ڕێژوان بێکاری و نەبوونی هەلی کار تا چەند زیان لە گەنجی خۆمان بە تەشید زیانێکی زۆر لە گەنجانی خۆمانەگەیەنێ بە تایبەت ئەو گەنجانی کە مەسەن خوێندن تەواوکەن هیچ هەلی کارێکیان بۆ یانی دەست ناکەوێت این زیاتر مەسەن هەستەکەم زەرەر لەوان بە چکە مەسەن چەندێکە خوێندوویەتی مەسەن ئیشی نەکردووە هیچ سەرچاوێکی دارایی نییە ئەو ڕوویەکەوە زیانیان لێدا تۆ بڵێ کابرا تۆ بێوێ ژیانی مەسەن خۆی دابینکە زەواجێ بکە مەسەن خولیایەکی گەنجی بەدەست بێنێ ینی پێویستی بە سەرچاوێکی داراییە بێ و کاتە ئەویش ینی زۆر زەرورە بۆ گەنج هەلی کار سڵاو لە بەڕێزی بەڕێستان زانە مستەفا ڕەشید کاک زانە جەناب لەسەر هەلی کار و بێکاری گەنجانی خۆمان چیاڵێ لە ڕاستیە ئەمە کێشێکی گەورەیە تەمان ئەم کێشەیە لە هەر لە کوردستانە نییە لە عالەمە بەتایبەتی دوای کۆرۆناوە ئەم کێشەیە سەری هەڵداوە وردەوە دەیشەڵا بەرەو باشتر لە ڕوات لە کوردستانی خۆمانە بەهۆی کۆمەڵی کێشەوە کە بەشێکی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەشێکشی پەیوەندی بە خودی گەنج خۆیەوە هەیە ئەم کێشانە سەری هەڵداوە زۆر باشە هاتنی کرێکاری بیانی تا چەند زیانی لە گەنجی خۆمانداوە کە بێکار بمێنێت هاتنی کرێکاری بیانی بۆ بەتابەتی بۆ وڵاتی خۆمان بۆ کوردستان تا حدێک زەرەر لە گەنجەیات بەڵام پێویستە ئەو کرێکارانە کە هێنە ناو کوردستانەوە ڕێک بخرێت بۆ کەسێک کە ئێنرێت ئەوانەی کە خاوەنی پێشێکی زانستین وەکو ترێنەرێک بەکار بهێنرێن لێرە گەنجەکانی خۆمانە پێ فێر بکەن کۆمپانیاکان بێت حکوومەت بێت ئەو کەسە پەسپۆرانە بێنێتە ناو کوردستانەوە بۆی گەنجەکانی خۆمان ئیسپادیان لێ بکات و سبینە گەنجەکانی خۆمان شوێنی ئەوان بگرێتەوە لە پاشوی کەوان ڕۆشنە بۆ وڵاتی خۆیان نەبوونی کار تا چەند زیان لە گەنجەدا تا چەند کێشە بۆ گەنجی خۆمان دروست بێگومان ئەگەر هێلی کار نبێت گەنجەکان ناتوانن بەباشی کار بەڕێوەبەرنیان وڵات بەڕێوەبەرن هۆکاری سەرەکی ئەوەی کە گەنجە یاڵێتەوە لێرە هەلی کارە چی وای کردو ئێستا لای خۆمان سڕای و کەوڵاتێکی ینی زۆر بە بەرەکەتمانەیە ژێرخانی ئابووری گەورەمانەیە نەوتمانەیە
وای کردو ئێستا گەنجی خۆمان تا ڕادەیەک بێکارە هەندێکی زۆربەی کە وەرزی هاوین دەست پێکات بیر لەوە کاتە وڵات جێبێڵێ ئەمانن هۆکارەکەی نەبوونی کار نەبوونی کارە بەڵام هۆکاری سەرهی نەبوونی ئیدارێ کە نەبوونی ئیدارەیەکی باش نەبێت حکوومەت نەتوانێت دەستەبەری کار بۆ گەنجان دەستەبەر کات بێگومان گەنجەکانیش بیر لە کاری شتی ترەکەنەوە هاتنی ئەو هەموو کرێکارە بیانەیە بۆ وڵاتی خۆمان و دەرفەتی کارپیان تا چەند زیانی لە گەنجی خۆمانداوە بۆی بێکار بێنێتەوە شوێنەکانی ئەوان بە کرێکاری بیانی پڕکراوە بێگومانەوە تاسیری هەیە چۆن ئەگەر بۆم لە وڵاتانی ترەوە کەسانە بێن ئیش بکەن هەلی کار کەمتر بێتەوە بە گەنجانی خۆمان کاک محەممەد نەبوونی کار یاخود بێکاریمانەوەی گەنجانی خۆمان تا چەند زەرر و زیان لە کۆمەڵگا وڵی زەرروزیانی زۆری هەیە بێکاری وەک لە ئەستایە ئێمە وڵاتەکەمان ئەو هەموو بێکاری لێە لە نیواونی ئەوە هەلی کارمان نییە بە زۆری لەبەر ئەو کرێکارە بیانیانە کە حکوومەت ئەیان هێنێ بۆ وڵاتەکە ئێمە هیچ ئەوە هەلیکاری لێنی وڵاتەکەمە ئەو هەموو کرێکارەی لێە کرێکاری بیانی هۆکار بۆ بۆەوەی گەنجی خۆمان بێکار زۆر ئەو هەموو کرێکارە بیانەی لێ ئەو هەموو ئیشانەکەن بە تایبەتی لە پایتەخت لە هەولێر ئەو هەموو کرێکارە بیانەی لێ نیو ئەوەنە کرێکاری خۆمان ئیش ناکەنە سەر ئیش چۆن نتوانێت ڕوبەڕووی ئەمە بێتەوە کە هەلیکاری زیاتر گەنجی خۆمان لە پێشتر حتمما نەبێ گەنجی خۆمان زیاتر بکاتە سەر ئیش بەسەوە لێرە نایکەن هەلی کارمان کەمە دەستی کارمان کەمە بێکارمان زۆرە و پرسیارە کرێ ئەڵێن گەنجی خۆمان بە کەم ڕازی نییە تۆ چی ئەڵێ لەسەر لێرە لە وڵاتی خۆمان ئێستا لەم کاتەیە کار هەیە بڵێم نییە ئێستا بەدوای ئیش بگەڕی هەموو کارێک هەیە بەس معاشێکی کەم کە بەشی ئێستا بەشی ئەم بژێوی ئێستا ناکە کەمە بەشی بژێوێ زۆر کەمە کرێخان و 200,000 تۆ ئیشەکە بێ ئەو پەڕی 400-500 ئەگە زۆر باش بێ بگاتە 500 کرێخان و 200,000 پارێک ئەو کارەبا هەر بێت مانگی بێتەوە 100,000-200,000 هیچ نامێنێتەوە زەرری ئیشەکەی ئەین لە ماڵەوە دانیشی باشتر وەک لەوە ئیشکەی سلام کادم بەڕێستان محەممەد عەبدولقادر محەممەد چی تەواو کردو من کیمیا زانستی کیمیا وەکو زمان چەند زمانە زانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ئەزانم کاک محەممەد بێکاری نەبوونی هەلی کار تا چەند زیان لە گەنجەکە بەتاکیت زیانێکی زۆری هەیە بۆ گەنجان دەتوانین بڵێن سەرچاوی بێئومێدبوونی گەنجە سەرچاوی کوشتنی خەون و ئاواتەکانی گەنجە ئەو هەموو کۆچەی کە بینین گەنجان لەبەرەوەیە تەنانەت ئەتوانین بڵێن هۆکارێکە بۆ دروستبوونی تند و تیژی کە گەنج بەتاڵە بێکرێ هەر شتێکی تری خراپ بکە و بێبەرهەمانە بکات غێری ئەوەی کە کارکردن داوانی کۆمەڵایەتی دروستەکە بەتاکید لە هەمان کاتە ئاکرێ ببێتە هۆی بڵاوبوونەوەی کۆمەڵک بۆ نمونە بەکارهێنانی مادەی هۆشبار بێئومێدبوونی گەنج لە هەمان کاتیشە زەرێکی زۆری بۆ کۆمەلگاکە و بۆ وڵاتەکەشە بێت کە تۆ گەنجکارنەکەواتە بەرهەمی نابێت کە گەنج بێبەرهەم بوو لە کۆتاییە وڵاتە پێش ناکەوێت دۆخەکە دابێ خراپترە بێت تاوای لێ لە هۆکارێکیشە بۆ جیابوونەوەی هاوسەران ینی پرۆسی زەواج هەڵەوەش بەتاکیدی کەسێک ئەگەر بژێوی ژیانی نەبێت بە تایبەتکەوانی کە ئەوسەرگیریان کردو ینی هیچ چارێکی تریان نابێت لە کۆتاییە کەسێک ناتوانێت نەک ژیانێکی شایستە بژێ بەڵکو هەندێک کەس گەیشتەوە بۆی کە ناتوانێت تەنانەت ژیانێکی ئاسایش بژێ کەمترین بژێوی ژیانی خۆی دەستەبەر بکە ینی ئەمەش ئەسانی لە کۆتاییە خێزانێک بەچی ئەتوانێت بژێگەر خواردنی نێوجێگای مانەوەی نەبێت بچووکترین بەداشتەکانی ژیانی نەبێت دەنوخان سلااو لە ئێوەش بەخێر بێت باسێکی پێشانگاکەم بۆ بکەم زان ئامانجیەوە لەم کارەتی بەڵێ پێشنگای هەلی کار لە دامەزراوەی وێم بۆ ئەوە کراوە کە ببێتە پردێکی پەیوەندی لە نێوانی کۆمپانیەکان و ئەو کەسانی کە بە دوای هەلی کارە ئەگەڕێن بۆ ئەمە بەسەر 6 کۆمپانیا لەگەڵمانە بەشدارن وەکو عادەت بەڵام بە کۆی گشتی کۆمپانیەکان ئەچنە 150 کۆمپانی وەکو خۆتان ئەگەر ئاگادار بن ئەو کۆمپانیانی کە لەگەڵمانن بە شێوەی گروپ بەشدارن کەواتە هەر کۆمپانیایەک ئەوانەی کە گروپن زیاد لە 30 کۆمپانیا لە خۆیان ئەگرێن و ئەو کەسانەی کەێنە لای ئێمە تارگێتی ئێمە ئەوە بوو کە 1100 گەنج بخینە سەر هەلی کاریان بەڵام بە خۆشحاڵی ئەوانە گەیشتۆتە 1900 هەلی کار ئەو گەنجانی کە بێنە لامان بتوانن کارەکانی خۆیان بین. دەنوخان ئێستا ئەو بێکاری دەبینین هەندێک لە گەنجان دوای تەواوکردنی زانکۆ پەیمانگا ڕوبەڕووی بنەوە تا چەند زیان لە گەنجی خۆماندا ئەو کاریگەری خراپانە چییە کە لە بێکاری ئامێنێتەوە بۆ گەنج بە ئەکیدی ئێمە یەکێک لە بنەماکانی کە ڤن فاوندیشنی لەسەردا بەزراوە پاڵپشتیکردنی گەنجەکانە و خۆشتان نەزانن کە کۆچێکی زۆر ئەکرێت بۆ دەرەوەی وڵات ئێمە کە بیرمان کردەوە کە 1100 گەنج خەینە سەر کارەکانی خۆیان کەواتە ئێمە 1100 ماڵ لە کارەسات دوورەکەینەوانێ بۆیە بێکاریەکی زۆر لە وڵاتە هەیە بێ هیوایەکی زۆر لە بۆ گەنجەکان هەیە ئێمە ئەمانەوێت هیوایەک بۆ گەنجەکان بگەڕێنینەوە. سڵاو لێبێ سلااو بەخێر بن ناوی بەڕێست لێوان بەندەر لێوان خان
نەبوونی کار با بڵێن سەرتا باسی ئەوم بۆ بکە ئەپلیکیشنەکەی ئەوە چیە دواتر باسی ئەوم بۆ بکە نەبوونی کار تا چەند زیان لە گەنجانی وڵاتی خۆمان نەبوونی کار هەمومان ئەزانین کە زیانێکی گەورەی یاوە و بە تایبەت کە کارتی حکوومیەکانی ئێستا هیچ دامەزراندنێکیان نییە بەڵکو ئێمە وەکو ئەم پێشانگا و ڕەخسانی پێشانگاکان و هەلی کاری باش ئەرەخسێنێت بۆ گەنجەکانمان کە بتوانن توانەکانی خۆیان دەرخن و لە سیڤەکە تەقدیمی کۆمپانیەکانی فەن یاخود گەنجانی تر ببینن بە هەمان جۆش و خرۆشەوە هەوڵ بن و بتوانن بگەنە ئاسی ئەوانە و کارێکی پرۆفشناڵانە پێشکەشکەن و ئێمە وەکو ئەپلیکیشنی ئاکو دای ئەبەزێنی لە مۆبایلەکەتە بە ئۆنلاین دەرفەتی ئەوە نیە هەموو ڕۆژە پێشانگایەکی لەم شێوەیە بکرێ بەڵکو تەواوی هەموو هەلی کارەکان لە تەواوی کوردستان و عێراقا بە هەموو زمانەکان ئەخرێتە ناو ئەپلیکیشنەکەمانەوە ئەوە ناوی ئەپلیکیشنەکەمانە ئەپلیکیشنی ئاکو هەموو هەلی کارەکان دائەمەزرێنین و لینکی سیڤەکان و هەلی کارەکان بێکەوە ڕەبزەکەین وە خاوەن کۆمپانیا و خاوەن بزنسەکانیش هەر کاتێک کارمەندیان پێویست بوو پەیوەندی بە ئەپلیکیشنەکەمانەوەکەن بۆ داخڵکردنی سیڤی زۆربەی وڵاتان وایە حکوومەت ناتوانێت هەمووانی کە زانکۆ پەیمانگە تەواوکەن دامەزرێنێت بەڵام بەدیلی ئەمە چییە کە ئەوانی کە زانکۆ تەواوکەن پەیمانگە تەواوکەن کاریان بەدیلی ئەوەیە ئەوەی توانای هەبێ بتوانێت کارێکی سەربەخۆی خۆی بکات زۆر باشترە لە کۆمپانیا ئەهلیەکان بگەڕێن بەڵام لە کۆتاییە ئەبێ حکوومەت وەکو چۆن ئەڵێن حکوومەت باوکی میلەتە ئەبێ حکوومەت ئەو دەرفەتە بۆ کۆمپانیا ئەهلیەکان بڕەخسێنێ کە هەلێکی کاری زۆر وەرگرن یعنی ئاسانکاریان بۆ بکەن بتوانن لە پرۆژەکانیان یارمەتیان بن تاوەکو هەلی کارێکی زیاتر بڕەخسێ لە زۆر شوێن دەبینین کرێکاری بیانی هاتۆتە وڵاتەکەمان ئەم کرێکارە بیانیانە تا چەند زیانی داوە لە گەنجی خۆمان بۆی بێکار کرێکارە بیانیەکان هەموو وڵاتێکم تا زۆر کەسی بیانیەتە وڵاتەکە و کاری تیا بکە بەڵام بەداخەوە لێرە یعنی نمونەی چەند کۆمپانیایەکم لایە تەواوی کارمەندەکانیان بیانیە هیچ کارمەندێکی کورد وەرناگرن تۆ ڕێژەی زۆرینەت لە 150 زیاتر ئەبێ خەڵکی وڵاتەکەی خوب بێ خەڵکی شارەکەی خوب بێ دواتر کارمەندی بێگانشی تیاابێ ئاسایە بەس نەک لە سەیاسە تۆ کارمەندە کوردەکان پەک بخەی کارمەندی بیانی بخەیتە جێگەکەیان لێرە بەشێک لە کۆمپانیەکەیان ئەم هەڵەیان کردووەکە ئەمە هەڵەیەکی زەق و دیارە و پێویستە ڕەچاویم خاڵانە بکەن هەلی کار بۆ گەنجانی خۆشمان بڕەخسێن نەبوونی کار یاخود بێکارمانەوەی گەنج تا چەند زیان لە کۆمەڵگە و لە گەنجەکە خۆشیێت بە دڵنیاییەوە نەبوونی کار یەکێکە لە هۆکارەکانی مەشاکل لە دنیادا وەکو خۆر پەندەی کوردی هەڵێ شەڕ لە بێشی باشترە ینی کوردی خۆمان قەناعەتی بۆ بۆ کە شەڕکە باشتر لەوەی بێیش بێ و کە نەبوونی کار هۆکاری شکیت و درسەکە کە وردە سیستەمی وڵاتەکەمانەچێتە ژێردەسی کۆمەڵی کەسی بیانیەوە بۆ نمونەکە وەکو ئێمە بینین لە چەند شوێنێکە لێرە کۆمەڵێ خەڵکی هندستان و خەڵکی سینەوانە سوپەرڤایزەری چەند شوێنی و مارکێتی گەورن کە ئێمە هیچ دەسمانتیای ناڕوە و بەس خۆیان دانێن و ئەوانەی کە لەوێ شەکەن لە کوردەکان زۆربیان لە ژێردەستی ئەوانەی شەکەن و بە مەزاجیوانی شەکەن هیچ فێربوونیشیان نییە و بەرزبوونەوەیشیان نییە تا خۆیان وەستابێتن نەیاڵن کەسی خۆیان سەرکە حکوومەت چۆن نتوانێت ئەو هەلی کارانە زیاد بکات چۆن نتوانێت دامی ئەوانە بکات ئەبێت چی بکات تاوەکو هەلی کار زیاتر بێتر گەنجی خۆمان بیر لەوە نەکات حکوومەت لای خۆی داری بمەزرێت زۆر باشە یەکەم شت ئەبێ حکوومەت یاسایەک دانێت بۆ هێنانە ناوەی هەلی کار ئاسانکاریان بکە بۆ کۆمپانیاکان و کەسانی کە سەرمایه‌دارن دەستیان بگرێت بۆ نمونە هاوکاریان بکە لە پێدانی بۆ نمونە ئەرزە و تەنانەت شوێن و مەکان و ئاسای سکوێرەتی لە هەمووی مهمترێت کە تۆ کابرا نەزانێت مەرجیشیان بەدابنێ بۆی هەلی کار زیاد بە دڵنیایەوە کە تۆ ئەم پرۆسایی بۆ ئاسانکردن کابرا خۆی پێویستی بە گەشەکردنی هینەکەیەتی ئەم منتیقەیە و ئێمازانین پڕە لە بۆ نمونە سەرمایه‌دارێکی زۆری تایە ئەتوانین زۆر زیاتر ئیسفادی لێ بکەین لە وڵاتە ئەوروپیانەوە هەر بۆ ئێمەوە بوون کەوانی شەرخانێکی ئاوری واشیان نەبووە بەرەو پێش چوون هێنانی هەلی کار لەلایەن حکوومەتەوە ئاسانکاری بۆیان بۆ سەرمایه‌داران خاڵێکی زۆر
پشتگیریە بێ بۆەوە. گفتە بەڕای تۆ چۆن چارەسەری بۆ دۆزرێتەوە وەکوچێت 500,000ەکە یاخودە و موچەیە بۆ گەنجێکی خۆمان کەمە لەبەرەوەی مەسروفی وڵاتەکەی زیاترە لەسەری لەو لایشەوە ئەگەر ئیشەکە نەکات بێکارە مێنێتەوە ئەمە ئەو گرفتە بەڕای تۆ چۆن چارەسەرەکە بۆ ئەگەر مەبەستەکە ئەوە بێ هەلیکاری بیانەکە تەسیری کردوتە سەری ئەوە لەو کاتێتوانین ڕێگولیشنی بۆ دانێ یا بۆ نوێ ڕێکاری بۆ دانێ لە هەر کۆمپانیایەکە بۆ منە بۆتێ لە ساعت 40 بیانی بێ نابێت لەوە زیاتر بیانی بێ و کاتە کۆمپانیەکان مەجبورن بەپێی قانون کە بەڵێ ڕێژەی بۆ دیاری بکرێ هەرچەنە لەم وڵاتەیە ئەگەر ئەوە بکرێ شتێکی زۆر باشە بەس چەندێک کۆمپانیەکان شوێنی و بڕیارە ئەکەون یان ناکەن و مەسەلەی کێ چۆن ینی نەبوونی کار بۆ بێکاری تا چەند زیان لە گەنجی خۆمانەدا و ئاساوارانە چین کە لە بێکاریەوە تر وردە دەرەکە وڵە ئاساوارەکان ڕاستی زۆرن ینی هەر لە باری سایکۆلۆژی کەسەکەەوە ینی کە بێکارە بێ ئەمەلە بێ محاولەکە بچێتە دەرەوە دەرەوەی پێ ناکرێتەوە ئەمەێکە بێ ئەمەلە بێ ئەچێ بۆ کۆمپانیەکان ئیشێکی زۆر و کاتێکی زۆری بۆ دانێن ڕکوارمنتێکی زۆری بۆ دانێن کاتێکەل ئەو ئیشە پێویستی بۆ ڕکوارمنتە نییە لەگە ئەوە زیاتر بێ ئەمەلە بێ مەجبورە بێ ئیشێکی زۆر پارە کەمتر بکە لەگەڵەوەشە ینی نەفسیەن و ئەکادمیان بەرەو پێشەوە ناچێت ئەم دەزەمانێ ئیشی نەکردووە ئەم دەزەمانێت لە بابەتی خۆم کە تەکنۆلۆژیایە دو ئەکەوی لە بڕون ئەگەر من لە بۆنە شادەی CCNAم هەیە ئەم شادەی CCNA ڕۆژ بە ڕۆژەم تەکنۆلۆژیای بەرەو پێشترە ڕوە ئەگە من ئیش دەکەم لەم بواری خۆما و یعنی ڕوبەڕووی ئەم تەکنۆلۆژیا تازانە نەبمە وردە هەزمیکەم ئەوە کەڵەکە بێ بەسەرەوە من دواکەوم وەکو ئەمە گەنجێکی کۆمەڵگەشت نەبوونی کار یاخود بێکاری تا چەند زیان لە گەنجەدا چۆن ئەفوو بێکاری یاخود نەبوونی هەلی کار بۆ گەنج کە کاری دەست بکەوێت لە وڵاتی خۆی تا چەند زیان و زەرەر لە گەنجەکانی خۆمان بەڵێ وڵا زیانەکانی زۆرن ڕاستی یەکەبین گەنج ئیشی نەبێ گەنج تۆ بێت دااتوێ دابنێ بۆ خۆی و عامەتەن لە تەمەنی گەنجی تا ئیش زیاترە توانی بکەیت تا تەمەە بەرەو سەرەوەڵ بشێ و توانایەمان نامێنێ ئەو تاقی و نامێنێ وزیش نامێنێ جاتا بتوانن وەگوتم هەر ئیشە بێ لە سەرتاوی بیکەن زۆر باشە و بەردەوام مێشنی خۆیان کە بەردەوامی مۆتیڤێتی خۆیان بکەن کەوا بڵێ نەمار ئیشەکەین دا ئیشێ بێکەین بۆی خۆیان پێ بگەێنن شوێ بتێنێتەوە منیان توان کەس ناتوانێت کەس پێ بگەێنێ نەحکومە هیچ کەسێتر گەنج ئەبێ خۆی پێ بگەێنێ و ئەرکی حکوومەتە بەڵام لە سەروبەند دوێمێتەوە خۆت پێ بگەێنی پێشەم شتێ کە تۆ خۆ پێگانە وردە سەکەوتنەکانی ملیزەکە بێتەوە ئەبینین ئێستا زۆرێک لە کۆمپانیەکان یاخود کارگەکان کرێکاری بیانیان زۆر بووە ئەو هەموو کرێکارە بیانیە تا چەند زیانی لە گەنجی خۆماندا و شوێنەکانی بە کرێکاری بیانی پڕکراوەت خۆ بە تەکیید خۆ یان وڵاتەکەمان وڵاتێکە یانی دەوڵەمەنە بە هەنێت یانی زۆر مەسەن کارگەیە مەسەن معمەلی نەوتیە مەسەن هەلیکاری زۆری تەیە بەس یەکجار کە ئەوە هەلیکار کەم بۆتەوە بۆ گەنجانی خۆمان ئەو یەکێکە لە هۆکارەکان کە مەسەن کرێکاری بیانی ئەهێنرێتە ناوە زیاتر گرنگی بۆوانە درێ ئەی چۆن ئەکرێت حکومەت ینی چی بکات تاوەکۆم هەلیکارانە بگەڕێتەوە بۆ گەنجی خۆمان یاخود چ جۆرێک پلانێک پێت باشە جێبەجێ بکرێت تاوەکو هەلیکار زیاتر بۆ گەنجی خۆمان لە پێش بێ لە کرێکاری بێن ئێستا مەسەرەن گەنجێکیەمە بچێتە دەرەوەی وڵاتی خۆمان مەسەرەن ئەچێ بۆ وڵاتێکی مەسەن بەریتانیا ئەڵمانیا 3-4 ساڵێوێ ئەنجا کابرا مەسەن ئیشێکی ئەیاتێ بەس وڵاتی ئەمەوانێ یعنی گیانەگەیەتە ناوە لەوانە دوای هەفتە ئیشی بنێ ئاسانتر ئیشی دەستەگەوێت لە هینەکەی خۆمان ئەمە وای کردووە کار ئاسانی بۆ بیانەکان زیاترانی بۆیان زیاتر کراوە لە دەوانی خۆمان بەڕێی جەنابەت بێکاری یاخود نەبوونی هەلی کار تا چەند زیان لە گەنجەدا کە بیر لەوە بکاتە وڵاتی خۆی جێبێڵێ یاخود دەست بۆ تاوانی دیکە بێت بەتەکیید نەبوونی هەلی کار و بۆ بەردەوامبوونی ژیان تەئسیر لە هەموو گەنجێکەکە لە هەموو کەسێکیش دەکات نەک لە هەر تەمەرێکا بێت بە تایبەتی گەنجەکان بەڵام لە وڵاتی خۆمانە پێویستە بە تایبەتی حکوومەت چاوێک بە ژیانی گەنجە بخشێنێتەوە هەچەند ئەم قسانە زۆر دووبارە کراونەتەوە لەگەڵیشە لەگەڵ ئەوەشدا یارمەتی کۆمپانیەکان بدات هەموو کۆمپانیەکان لە هەر بوارێکدا بێت کە ئاسانکاری بۆ کۆمپانیەکان بکرێت بۆ ئەوەی ئەوان زیاترین زۆرترین هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجەکان چونکە تاکو حکوومەت پشتگیری کۆمپانیەکان نەکات لە دابەزاندنی بۆ نمونە زەریبە لە بازدان بەڵێ چاوپۆشیان لێ بکات تا حەدێک بۆ ئەوەی ئەوان دەستکراوەتر بن مەجاری زیاتری ئیشکردیان بێت لە وڵاتە بۆی زۆرترین گەنج بکەونە سەر ئیشی خۆیان ئەو شوێنانەی کە
زۆرترین هەلی کاریان ڕخساندووە حکومەت دامی زیاتریان کە بۆی شوێنەکانی دیکەیش هان بدرێن کە بەم شێوازە هەلی کار زیاد بەتاکید قسەکەی جەنابتە پێویستە حکومەت هاوکاری هەم گەنج بکات هەم کۆمپانیەکانیش بکات لە هەر بوارێکە ئیش بکات بۆ ئەوەی کە زۆرترین هەلی کار بڕەخسێنرێت ینی سوپاس بۆخوای گەورە وڵاتێکمان هەیە پڕ بەرەکەتە سەرەتا سامانی زۆرمان هەیە بەس پێویستمان بە کەسانێک کە پسپۆر بن لە هەڵسۆڕاندنی ئەم وڵاتەیە بۆ ئەوەی زۆرترین گەنجی ئەم وڵاتە ئیسپادە بکات و پاشان هەموو توێژەکانی تریش بە پیرەکانیشمان خزمەت بکرێن چۆن نەکرێ ئەمە چارەسەر بکرێ کە گەنجی خۆمان دەرفەتی زیاتری پێ ئەوەشیان نەڕێ حکوومەتەوە گرێ ناخۆشە قسە بگەین بڵێن هەموو کار بڵین حکوومەتە بەڵام شتەکە حکوومەتە پێویستە ئەو موچەیە کە کەمێ موچەکە زیاد بکات یان هەلی کار زیاتر بکات و ئەو کەسانە نێنێتە ناوەکە بە شێوەیەکی ڕێک لە وڵاتی خۆمان بوو ئەو ڕێگری لێ بکە لەوەی داخلی وڵاتەکە ڕێگری لێ بکات بۆ بەرەو پێشتون پێویستە نەکەمانەژە بە کاتێکە گەنجانی خۆمان ئەم کارە ناکەن یا شتێک ناکەن پێویستە ئەوانش ئەمان بەکار بهێنرێت وڵاتێک بۆ نمونە گەنجی خۆمان پسپۆڕەکە زانێت ینی ئەو توانایی هەیە کرێکارێکی بیانی هەمان ئەم پسپۆڕی گەنجی خۆمان هەیە ڕێگەدانی بۆ ئەمە شوێنی گەنجەکەی خۆمان پڕ ناکات پێویستە کە گەنجانی خۆمان و کارانە بگرنە دەست هەلیش هەیە بۆ ئەمەکە هەوڵ بن توان بەدەستی بێنن بەڵام ئەبێ پێویستە چۆن نتوانێت ئەم کێشانە چارەسەر بکە ینی بۆ نمونە دامی و شوێنانە بکە کە ژماری هەلی کاریان زیاترە بۆی تەژیعی شوێنەکانی دیکە ئەبێک دەست لە کێرتی تایبەت زیاترکە چونکە وڵاتەکەمان ئێستا بڵێ بەشی تاعیناتی نییە هیچ دامەزرانێکی نییە ئەبێت دەست هەلی کار کێرتی تایبەتی کۆمپانیاکان یەک هاوکاری ئەوان کە بڵێ بەرز لەسەری دامرێ کە زۆرترین ڕێژەی کارەکانیشی بۆ گەنجی خۆمان بەڵێ بزەبت ئەبێ زۆرترین ڕێژەی کار گەنجی خۆمان بێ نەک خەڵکی بیانی هاوکاریان کە باجوشتیان لەکەم کاتەوە ئێستا زانی وردەوە دەبات زیاکە باز لە هەموو شتێکە زیاکە لە دوکان لە تابلۆی دوکان تا تابلۆی دوکانیش باجی لەسەرە هەموو شتەکان باجی لەسەرە بۆیە کردووە کە ئەو چۆن کۆمپانیا هەلیانەکەم کۆمپانیا بیانیانەکەمە بنەوە لێرە زیاتر خەڵکی بیانی وەرەگرن خۆمان وەرناگرن ئیتر لەبەرەوەشە هەلی کارکەم بۆتەوە دەرچوومان زۆرە لە 2012ەوە دەرچوومان هەیە تاکو ئەو 2022 نزیکی 10 ساڵە تاعیناتمان بەشی ساڵێکی دەرچوەکان نییە هاتنی ئەو هەموو کرێکارە بیانیە هاتنی کرێکاری بیانی تا چەند زیانی لە گەنجی خۆمانداوە کە شوێنی ئەم هەلیکارانە بە کرێکارێکی بیانی پڕ بکرێت لە ڕاستیدا و خۆم تۆزێک ڕوانگەیەکی جیازم هەیە بۆ کرێکاری بیانی کرێکاری بیانی پێویستە بەڵام بێ بە شێوەیەکی ڕێکخرا و سیستەماتیک بێ بزانین لە چ بارێکا پێویستمان بێ لە چ بارێکا پێویستمان بێنە و ئەو هەلیکارانە چی نەدێن بەوان و چی نادێن بەوان ئەگەر بەم شێوە هەڕەمەکی ئێستا هەبێت بە تایبەتی کە بووە بە بزنسێک زۆربەی و کۆمپانیانەی سوودێکی زۆریان دەسەکەوێت لە هاوردنی کرێکاری بیانی ئەمەش زیاتر و زیاتریەکەن بەم شێوە زیان بەخشە بەڵام وەکو هەر وڵاتێکی تر کوردستانیش و عێراقیش ناتوانێت لەوە بێ بەش بێ بڵێ من کرێکاری بیانی نایەنم چونکە ئەگەر ئێمە سەری وڵاتە پێشکەوتەکانی ئەوروپاشکەین کە خۆمان کۆچی بۆکەین بەنابەر وەرەگرن بەس لە پێناوەی دەستی کاریان زیاد بێ وڵاتەکە زیاتر پێشکەوتو بێ لە کۆتاییە ڕاستیەکەی هەبوونی هەلی کار گرنگترە وەک لە زۆربوونی کرێکار چونکە هەتا تۆ دەستی کارت زیاتر بێ ئەگەر حکوومەتێکی باش یاخودلانی بەرپرسیدار و کەرتی تایبەت هاوامانگی بکەن هەلی کار زیاتر بێەوە بەرهەم زیاتر بێ وڵاتەکە بەرەو پێشەچێت ئەو پسپۆڕیانەی کە گەنجی خۆمان هەیەی ڕێگری لەوانە بکرێ بەڵام ئەو پسپۆڕیانەی کە تواناکەی لە گەنجی خۆمانانیە لە دەرەوە هاوردە بکرێ کرێکاری بیانی ئەو کاتە بێنرێت بەتاکید ئێمە زۆر پسپۆڕی جیاواز و تایبەت و یاخود کەسانی زۆر شارەزا هەن لە دەرەوە توانین بیانێنین تا ماوەیە گەنجی خۆشمانەتوانێت لیانەوە فێر بێ و ئاستی زانیاریمان بەرزەبێتەوەمە لەلایەن لەلایەکی در هەندێک جۆری ئیشەیە لە زۆربەی وڵاتەکان ینی ئاستی با بڵین ڕۆشنبیری کۆمەڵاتیە وڵاتە ئازانێت ینی ئێستا ئەگەر ئێمە شارێکی وەکو ئیمارات سەی بکەین زۆر ئیشی تیا لەوانەیە خەڵکی وڵاتەکە خۆی نەیەوێ بیکات لە کۆتاییە کرێکاری بیانی جێگرێگرێتەوە لە بە هەمان شێوە لە کوردستانی شەوشتە هەیە ڕاستە هەلی کار نییە بەڵام گەنجیش لەوانەیە بە هەموو جۆرە کارێک ڕازی نەبێ مەشتا ڕادەیە حەقی خۆیەتی کەسەی لەگەڵ لە وڵاتێکە سەر و دوسامانی زۆرە کۆمەڵی کەس لە ئاستێکی زۆر باشە ئاژین ئەم ڕازی نییە بڕوا بۆ نمونەکارێکی لەوانەیە پاکەرەوە بکات بە مەچەیەکی زۆر کەم ئەما توانێت کرێکارێکی بیانی بیکاوە کارێکی شایستەتر بۆ و دابین بکرێت کە لە توانای وڵاتەکەشدا هەیە ئەبینین ئێستا زۆرێک لە کارگە و کۆمپانیەکان کرێکاری بیانیان هەیە و کرێکاری بیانیشان زیاد دەکەن پڕکردنەوەی ئەو هەلیکارانە بە کرێکاری بیانی ئەمە دیسان زەرەر نییە
گەنجی خۆمان کە بێکار بێنێت بەئەکیدی ئێمە کاتێککە دانیشتوین لەگەڵ کۆمپانیەکانە قسەمان کردووە ئەوانیش زۆر کێشەی ئەویان هەیە کە چۆن ئەو کەسانی کە ئەیانەوێت بۆ کارەکانیان دەستیان بکەوێ بەهۆی ئەوەی کە ناتوانن کە ئەو کەسانە بەدەست بێنن بەنا ئەبەنە بەر کەسە بیانەکان ئەگەر بێت و ئەمانە زۆر دووبارە ببێتەوانێ و نەهێشتنی بێکاری کۆمپانیەکانیش ئەتوانن کەسی بیانی نێنن لێوان خانیەکێک لە گرفتەکان کە ئێستا بۆ مەسلەی هەلی کار هاتۆتە پێش کرێکاری بیانیە هاتنی ئەو کرێکارە زۆرە بیانیە تا چەند زیانی لەوەداوە گەنجی خۆمان بێکار بمێنێت ڕاستەکەی گەنجەکانی خۆمان کاتێککە خوێندن تەواوەکەن ئەیانە ڕێکسەر بگەنە ئاسێکی بەرز و پرۆفشنال بەڵکو ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەن لە سفرەوە کارەکان بکەن هەتاوەکو کەسەبیانەکان جێگەیان نەگرێتەوە کاتێککە کەسەبیانەکە هەیە بۆ بەرامبەرە کەمەکار ئەکات و دواتر ئاسی بەرزەکرێتەوە ئەبێتە گلەی و گازندەیەک بەڵکو تۆ لە سفرەوە دەست پێکەین ئێمە گەنج بتوانین لە سێپێکی ئەوڵەوە دەست پێکەین تاوکو بگەینە سێپەکانی کەون و بگەینە خاوەنکاری خۆمان و خۆمان خاوەنکار بین و ببینە هۆی دامەزانی کۆمەڵە گەنج بەستەوەیە لە سەرەتاوە بە موچەیەکی کەمیش بێ ڕازی بن تا وردە پێشکەوتن لە ئیشەکەی خۆیان بەڵێ ڕازی بوون ماوەیەکی کەماکە لە پۆزیشنەکان مێرە کاتێکە یعنی توانەکانی خۆت پێشکەش کرد خاوەنکاریش بەپێی ئەزمون و بەپێی کاری خۆی بە قابلیەتی ئەو شانی ئەوە تەزانێت کاتێک پۆزیشنت بەرزکاتەوە و ئاستت بەرزکاتەوە و داوای ئەو کاتە حەقی خۆت دەکەیت بەڕێزان ئەوەی کە بینیتان لێرە ڕەخساندنی ئەو هەلیکارانە بوو بۆ کۆمەڵێک لە گەنجان کەوانی کە زانکۆ و پەیمانگایان تەواو کردبوو هاتبوون لێرە بە دوای کاردا دەگەڕان ئەوان باسییان لەوە کرد هاتنی ئەو کرێکارە زۆرە بیانەیە کە ئێستا دەبینی زۆربەی کارگە و کۆمپانیالیەکان کرێکاری بیانیان هەتا بێزیاد دەکات زەرێکی زۆری داوە لەوەی گەنجی خۆمان بێکار بمێنێتەوە لە پاڵەمەشا زۆرینەی گەنجی خۆمان ئەکرێ دانباوە بنین کە لە سەرەتاوە بە موچەیەکی کەم ڕازی نییە بۆی ئەمە وای کردووە بە بێکاری بمێننەوە بۆ زۆرێک لە گەنجانیش لە ئەنجامی نەبوونی کاربیر لەوە بکەنەوە وڵات جێبێڵن بۆیە داوایان نەکرد حکوومەت بە پلانێکی تۆکمە دامی ئەو کۆمپانیانە بکایە خۆ دەو شوێنانە بکە کە هەلی کاریان بۆ گەنجی وڵاتی خۆمان زیاد کردووە تاوەکۆوان دیکەش هەان بدرێن کە هەلی کار زیاد بکەن بەنامەیم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ